بافڵ تاڵەبانی ڕایگەیاند لە نەبوونی هاوبەشێک لە هەولێر ڕەنگە هەماهەنگی لەگەڵ بەغدا زۆر سەرنجڕاکێشتر بێت. دەژڵێت ئەوەی لە هەرێم هەیە دوو ئیدارەیە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ پێگەی راپۆرتی نەوتی عێراق بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لەبارەی کێشەکانیان لەگەڵ پارتی ڕایگەیاندووە لە هەولێر و دهۆک عەشیرەت هەیە دەستم ماچ دەکەن بۆ ئەوەی هێزیان بۆ دروست بکەم، بەڵام من کاری لەو شێوەیە ناکەم و گەمژایەتی بە گەمژایەتی وڵام نادرێتەوە. بافڵ تاڵەبانی و تووشێتی لە نەبوونی هاوبەشێکدا لە هەولێر ڕەنگە هەماهەنگی لەگەڵ بەغدا زۆر سەرنجڕاکێشتر بێت. هەر لە چاپێکەوتنەکەدا سەرۆکی یەکێتی باسی لەوەش کردووە دەیەوێت بەشدار بێت لە بڕیارە استراتیژیەکانی پەیوەست بە کەرتی وزە، بەڵام پارتی دیموکراتی کوردستان ڕکابەرە سیاسیەکانی لەو پرۆسەیە دوور خستوێتەوە. هەر لە درێژەی قسەکانیدا لەبارەی پەیوەندیەکانیان لەگەڵ پارتی و بەغدا بافڵ تاڵەبانی ئاماژەی بۆ ئەوە کردووە حکوومەتەکەی مەسرور بارزانی زۆر جیاوازە لە حکوومەتەکانی تر، ئێستا کات نەماوە بۆ چاکسازی و حکوومەت 4 ساڵی خۆی تێپەڕاندوو ئەوەی هەیە ئێستا حکوومەتی کاربەڕێکەرە و تووشێتی هەز دەکەن دیوارێک لە نێوان یەکێتی و سەرۆکوەزیراندا دروست بووبێت، چونکە هەر کارێکمان دەوێت ئەوان نایکەن، واتە ئەوەی هەیە دوو ئیدارەیە، چونکە ئەوان دەیانەوێت سلێمانی خۆی بودجەی خۆی دابین بکات. ئەمەش لە کاتێکدایە ماوەیە کە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی ئاڵۆزی تێکەوتووە و هەردوو لای یەکتر بە هۆکاری کێشەکانی نێوانیان تۆمەتبار دەکەن.